بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ئەم کاتتان باش. خۆشحاڵین بۆ جارێکی تر لە ڕێگای بەرنامەی ڕاوێژ بە شێوەی ڕاستەوخۆ میوانی ماڵەکانی ئێوەی خۆشەویستین. ئیمڕۆ جومعە هەفتەی پوشپەڕی 1401 هەتاوی بەرامبەرە لەگەڵ 8 جولای 2022 زاینی. هەروەک ئاگادارن ئەمڕۆ ڕەیسی سەرۆککۆماری ئیسلامی لە ئێران چووە بۆ کوردستان و دیدارێکی سازاوە لە شاری سنە و سەقز بەناو لەگەڵ خەڵکی ئەو دوو شارە و هەروەکو هاوپیشەکانی پێشووی خۆی و وەکو سەرۆککۆمارەکانی پێشووی خۆی لە سەردانەکانی بۆ پارێزگاکان بەتایبەت لە پارێزگای کوردستان بەدانی هەندێک وعدە و بەڵێن فریوکارانە چووە بۆ ئەوێ و سەردانی ئەو دوو شارێک کردووە. ئەم ئێوارەیەش گوایە لە سەعاتی 5 ئێوارە لە شاری سنە لە وەرزشگایەک بە ناوی دوانزەی گوڵان دیداری لەگەڵ خەڵک ساز کردووە. بەڵام دیارە هەمومان و ئێوەی بینەرانی ئازیزی شتەزانن کە ئەم خەڵکانە کێن و چین و پێویست بە لێکدانەوەی زۆر لەسەر ئەمە ناکە. ئمڕۆمانەوێت باسێک لەمە بکەین، بزانین ڕیسی کێیە لە ماوەی ئەم دەسەڵاتدارەتی لە کۆماری لە چوارچێوەی کۆماری ئیسلامیە چی کردووە، ئەو وعدە و بەڵێنانی کەدا بووی کامی چوەتە پێش و ئەمڕۆ لەم سەردانەی بۆ کوردستان چ مەبەستێک تاقیبەکە. بۆیە ئێوەش دەتوانن بەرنامەکەمان ڕاستەوخۆیە هەروەکو بەرنامەکانی پێشوویتر بێنە سەر هێڵ و لە ڕێگای تۆڕی ئینتەرنێتی واتساپ بە ژمارە تەلەفۆنی 2046 702 61 67 64 پەیوەندیمان پێوە بکەن، یاکو لە ڕێگای فەیسبوک هاوکات ئەم بەرنامە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بە ئادرسی کۆمەڵە میدیا نێتوۆرک بە شێوەی ڕاستەوخۆ بڵاوە بێتەوە. لەژێر بەرنامەکەشدا کامنت یا هەر بۆچوونێک دابنێن، ئێمە هەوڵەدەین لێرە بیخوێنینەوە و ڕاو بۆچوونیش ئێوەش بە گشت باقیی بینەرانی خۆشەویستی ئەم بەرنامەیە بگەینین. پێش لە هەموو شتێک با بزانین ڕەیسی کێیە. کورتەیەک لەسەر ڕەیسیان بۆ باسکەین، ئەو کارانەی کە کردوێتی لە چوارچێوەی دەسەڵاتی کۆماری ئیسلامی. ئیبراهیم ڕەیس ساداتی ناسراو بە ئیبراهیمی ڕەیسی کە لە 12 گەلاوێژی ساڵی 1400 بووە بە سەرۆک کۆماری ئێران و تقریبا ماوەی ساڵێکە لەم پۆسەیە ماوەتەوە. هاوکات جێگیری یەکەمی ڕەیسی مەجلسی خۆبرەگانیشە. ڕەیسی دوای تەواوکردنی دەورەی سەرەتایی خوێندن، دوای 6 ساڵ خوێندن، لە ساڵی 54 ئەچێتە ناو حەوزەی علمیە و لەوێ ڕەسمەن ناو مەدرسەی حەوزەی علمیە لە مەشهەد و لە قوم درێژە بە خوێندنی ئاینی و مەزهەبیەدات. گوایە باسەوە ئەکرێت کە هەموو خوێندنەکانی ڕەیسی ئەم 6 ساڵە بووە، باقیەکەی ئەگەر خوێندوێتی لە ناو حەوزەی علمیە قۆم و دەرسی مربوط بە فقه و ئاینی لە ناو حەوزەی علمیە هەم مەشهەد هەم قوم تەواو کردووە. ئەمە لە کێبەرکێی هەڵبژاردنەکانی ئەو دوو دەورەیە کە ڕەیسی خۆی پاڵاوتبوو. ئەمە بۆ ئێمە باسی لێکرا. دانێکیان مێهر عەلیزادە یەکێک لە ڕەکابەرەکانی ڕەیسی بوو کە لە هەڵبژاردنەکانی پێشوو باسی لەوە کرد کە ڕەیسی تەنیا 6 ساڵ دەرسی خوێندووە و هیچ مەدرەکێکی تەحسیلی نییە. هەڵبەت گوایە ڕەیسی خۆی ئەمەی ڕەت کردوەتەوە بە نیشاندانی ئەوەی کە
دکتۆرای لە فقه و حقوق هەیە، تەواوی کردووە و دەرسی خوێندەوە بە بڵاوکردنەوەی مەدرەکەکە ئەم هێنە ئیدعایی ڕەت کردوەتەوە. ڕئیسی هەر لە دوای تەواو هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی و ڕوخانی ڕژیمی پێشووی پاشایەتی بوو بە دادستان لە شاری کەرەچ. هاوکات بە حفزی سمەت، یعنی هاوکات لەگەڵەوەی داستانی کەرەج بوو، پاشان بوو بە دادستان لە شاری هەمەدان. ساڵی 64 ئەگەڕێتەوە بۆ تاران، نەقلیەکەن بۆوێ و لەوێ دەبێت بە مەعاونی دادستان لە تاران. ڕئیسی و تعدادێک لە کاربەدەستانی کۆماری ئیسلامی نەقشی ڕۆڵی بەرچاویان لە قەتڵ و عامی زیندانیانی سیاسی لە ساڵی 1360 کردووە. هەیئەتێک کە دواتر لەلایەن سیاسیەکان یا مخالفانی جمهوری ئیسلامی بە ناوی هەیئەتی مەرگ پێناسەکرا، کە بریتی بوون لە مستەفای پور محەممەدی، خودی ڕئیسی، مرتەزای ئەشراقی وەکو قازی لە ناو زیندانی ئەوین و حوسێن عەلی نەیری بوو کە ئەویش داستانی تاران بوو. ئەم هەیئەتە لە محاکمەهای چەند دەقیقەیە تەنیا بە پرسینی چەند سوعال لە زیندانیانی سیاسی حکمی ئیعدامی ئەمانی سادر کردووە، بوونە باعیسی کۆمەڵکوژی و ئیعدامی چەندین هەزار کەس کە تەنیا تاوانیان دەگەرەندیشی و جیابیری و مخالفت بوو لەگەڵ جمهوری ئیسلامی. بەشێکی ئێجگار زۆر لەوانە خۆیان بە چەپ و لەبەرەی چەپا و کۆمونیست بوون. ئەو سەروبەندە بە دەستوری هەیئەتی مەرگ کە یەکێک لەوان سەرۆکۆماری ئێستای ئێرانە ئیعدام کراون. دوای لە ساڵی 68 بە دەستوری ڕئیسی قووەی قەزاییە محەممەد یەزدی ئەو کات ڕئیسی دەبێت بە دادستان لە تاران. پاشان ئەمە درێژە پێدا تا ساڵی 73. لە ساڵی 73 تا ساڵی 83 گوایە ڕئیسی کولی ئیدارەی بازرسی و ئەوش کە نەهادێکی مربوط بە قووەی قەزاییە و بەشی ئەحکامە لەوێ دەسەڵاتی بووە. پاشان ئەم سمەتانەی لە بەشی قەزایی و حقوقی درێژە پێدا تا ساڵی 93 و دواتر ئەبێت بە متەوەلی لە ئاسانی قوسی ڕەزەوی. دوایەوە دەورێک لە ڕقابە لەگەڵ ڕۆحانیە خۆی پاڵاوت بۆ سەرۆکۆماری و لەوێ سەرکەوتوو نەبوو و ئەو کات کاربەدەستانی کۆماری ئیسلامی و نەهاتای ئەمنیەتی پێیان باش بوو کە ڕۆحانی بمێنێتەوە، بۆیە هەموو کارێکیان کرد مهندسی هەڵبژاردنیان کرد و ڕۆحانیان کرد بە سەرۆکۆمار. بەرعکسەکەی ساڵی 1400 بوو لەو هەڵبژاردنەی کە لە کەناڵی تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە زۆر جار قسەمان لەسەر کرد، زۆر جار باسمان لێ کرد، چۆنیەتی پاڵاوتن، چۆنیەتی کێشەکانی ناو باڵەکانی ڕژیم، ناسینی زیاتری ڕئیسی و باقی کاندیداکانی تر زۆر جار لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە باسمان لێ کرد. ئەم جار بەرعکس کۆماری ئیسلامی بۆ دەربازبوون لە قەیران، بۆ دەربازبوون لەو گرفتاریانە کە تی ئاڵا بوو و ڕێگە چارەی بۆ نەبوو، پێی وا بوو ئەبێت دەسەڵات یەکدەست بێتەوە بە سەرانی قووەی قەزاییە و مەجلس و سەرۆکۆماری هەمووی ئەو ببن بەو کەسانەی کە جیهادین و لە پێناو وەلایەتە ئەتوێنەوە و بە قەولی معروف لە بەرەی مەحافزەکار و ئەوانەی کە سەر بە جەناحی خاتەمین و یا ببورن خامنەیین و سەر بە جەناحی سپای پازارانن لەوانە بگرێتەوە. بۆیە ئەم جار پێیان وابوو کە ئەبێت ڕئیسی دابنێن و بیکەنە سەرۆکۆمار. هەر بۆیە ببورن بینەرێک تەلەفۆنی کرد داوای لە بردنەکەم حتمما وەصل دەکەم ئەتێنمە سەر هێڵ، بەڵام با ئەم بیۆگرافی سەرەتاییەی ڕئیسی تەواو بکەین، حتمما وەصل دەکەم بە هێڵەوە و بێتە سەر خەت
قسەمان بۆ بکە. باسمان لەوە کرد کە ڕئیسی ساڵی 1400 بەو مهندسیکردن و بەو شێوازە لە انتخابات کە انتسابیە لە ئێرانە و معروفە و شناختە شدەیە بە هەموویەوە دێتە سەرکار و ئەبێت بە سەرۆک کۆمار لە ئێران. ڕئیسی بەشێک لە هەیئەتی مەرگ بووە. ڕئیسی نەخشی بووە لە ئیعدام، لە شکنجە، لە سەرکوب و سەرکوتی مخالفانی ڕژیم. ڕئیسی دەستی بە خوێنی لاوان و گەنجان بەتایبەت مخالفینی ناوخۆی وڵات سوورە. ڕئیسی کابرایەک کە 6 کەلاس سەوادی هەیە. لە ساڵی 1357 لە تەمەنی 20 ساڵیە ئەبێت بە دادستان لە کەرەج، ئەبێت بە دادستان لە هەمەدان و ڕۆڵی بەرچاوی لە ئیعدام و لە زیندانی کردنی سیاسیەکانی ئەو سەردەم بەتایبەت لە کوردستان هەبووە. نەک لە چوارچەوەی تەنیا ئێران و کوردستان بەڵکو خارج لە سنوورەکان. هەر ئێستا لە باشووری کوردستان لە سلێمانی و هەولێر موشک بارانەکە ڕۆڵی هەیە لە کوردستانی ڕۆژاوە، هاوپەیمانە لەگەڵ دەوڵەتی تورکیا بۆ سەرکوبی کوردەکان. ئەمڕۆ ئەو ئینسانە جەنایەتکارە بۆ پێشینەوە هاتووە بۆ کوردستان، بۆ شاری سنەی سوور، بۆ شاری سەقز و لە لیباسی دڵسۆزانە و گوایە مەسئولیەت پەزیری بەنسبەت خەڵکی کوردستانەوە هاتووە بێ هەندێک پرۆژەی بەدەستەوەیە، پرۆژەی ئاوەدانکردنەوە یا ئەو پرۆژانەی کە پێشتر بە ملیاردها پۆلی بۆ خەرج کراوە و هێشتا ناتەواو ماوەتەوانێت، هاتووە ئەمانە تەکمیل کات. هاتووە باس لە باشی و باس لە فەرهەنگی بەرزی خەڵکی کوردستانەکات. هاتووە لە شاری سەقز تعدادێک لە موچەخۆران و مزبگیرانی خۆی لە دەوری خۆی و تعدادێک لە کارمەندان و دەرەجەداران و سەردارەکانی ناو هێزە ئەمنیەتیەکانی خۆی لە سەقز و لە سنە لە دەوری خۆی کۆ کردوێتەوە بە ناوی خەڵک تەبلیغاتی پێوەکە کە بڵێت ئەمانە لە جنسی خەڵکن و من لە جنسی ئێوەم و هاتووم ئاوەدانی و خۆشی و ژیانێکی باش بۆ ئێوە دابینکەم. ئەم ئینسانە جەنایەتکارە هەرچەند بۆ خەڵکی کوردستان و نەکەر ئەم باقی سەرانی تری دەسەڵات بۆ خەڵکی کوردستان ئاشنان، چێهرەیان معلومە و ڕابردوویان معلومە، ناتوانن بەم فریوکاریانە جێگای خۆیان لە دڵی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکەنەوە. هەر ئێستا ڕئیسی نازانم سەردانەکەی تاوا بووە چونکە بە پلان گوایە 1 ڕۆژی پێچێت و قەرار وایە لە دوای کۆبوونەوەکەی لە وەرزگای 22 گوڵان بچێت سەردانی نەهادەکانی تر بکات بۆ ئەوەی کە لەگەڵ کاربەدەستانی ئەوێت دانیشتنی هەبێ و باس لە کێشە و مەشاکیلەکانی خەڵک بکە. بەڵام کێشە و مەشاکیلی خەڵک سەرچاوەکەی بنەماکەی پایە و ئەساسەکەی لەبوونی دەسەڵاتی کۆماری ئیسلامیەوە سەرچاواگرێت، لەبوونی هەبوونی دەسەڵاتدارانێکی بێسەوادی وەکو ڕئیسی کە بە 6 کەلاس سەوادەوە ئێستا سەرۆک کۆماری ئیسلامی. گوایە ساڵی 1380 چوەتە دانشگاوە، 12 ساڵ دوای ئەوە دکتۆرای وەرگرتووە لەو ڕۆژتەیە کە بەشێکی فەقها. دەی باشە خۆ ڕئیسی لە تەمەنی 20 ساڵیە ئەم مەدارەکەی نەبوو. چۆن بوو دادستانی کەرەج بوو؟ چۆن بوو دادستانی هەمەدان بوو؟ چۆن بوو بە معاونی دادستان لە تاران؟ چۆن نەخشی بوو لە بەشی حقوقی قەزایی و ئەگەر مدرێکیشی هەبێت ساڵی 1380 بۆ لاوەری گرتووە. پێشتر هیچ مەدرێکێکی نەبووە جگە لەوەی کە بەشداری لە جەنایەتا بووە، جگە بەوەی کە ئێرقی هەبووە بەو دەسەڵاتە بە شەخصی ئەوەڵی ئەو خومێنی و دواتر خامنەی
و لە ڕێگای ئەوانەوە گەیشتووە بەم دەسەڵاتە ئەم ئینسانە جەنایەتکارە. هەر بۆیە ئەم کەسە نەدەتوانێت نە شیاوی ئەوەیە نە لە باریایەتی کە بتوانێت پرۆژەهای ئاوەدانی کە پێویستی بە عیلمی مۆدرنی ئەمڕۆیە، کە پێویستی بە زانستە، کە پێویستی بە ڕۆشنبیریە بتوانێت لە بواری ئابووری و فەرهەنگی و ئەمانە بەدەستەوە بێت و دابینی بکات بۆ کۆمەڵانی خەڵک لە ئێران و بە تایبەتی لە کوردستان. بینەرێک هاتە سەرخەت من تەماسەکەیم قەتع کرد. ئەگەر ئەم بینەرە بتوانە جارێکی تر پەیوەندیمان پێوە بکات حتمما هێنمە سەر هێڵ و وەسڵی یەکەم بێەوە. ئەگەر ئێوەش لە سنا لە سەقز لە شارەکانی تری کوردستان هەواڵێکتان هەیە بە نسبەت سەردانەکانی ڕئیسی بۆ کوردستان و ئەوەی کە خەڵک چۆن پێشوازی لێکردوون و ئەمانە ئەتوانن لە ڕێگای واتساپ یا لە ڕێگای فیسبوکەوە بۆمان بنێرن. بینەری خۆشەویست ئەم کاتت باش سڵاو لێبێ. سڵاو سەرچاوم فەرموو. باشی کاکە گوگیان سپاس دەکەم. کاکە گوگیان من چۆمانم خەڵکی شاری سنا هەر لێرە ناڕزایەتی خۆم بۆ هاتی جنایەتکارێکی وەکو ئیبراهیمی ڕەیسی بۆ شارەکەمان دەرەبڕم خاطرەوەی کە هەزاران خانەوادەی ئەزادار کرد لە هەر خانەوادەی کەسی گەشا بە سێدارە بۆ نمونە ساڵی 1970 کە بوو بە ڕئیسی خۆی قزاییە هەما کار لەو وەختە کە بوو بە ڕئیسی خۆی قزاییە 18 نەفەری گەشا بەدارە لە زندانی مرکزی شاری سنە کە بۆ خۆ لەوێ حوزورم بوو کە زۆربەیشیان 7 نەفەریان تەمەنیان لە 8 ساڵ و 20 ساڵا بوو. ئەم خەڵکەی من نابێت جنایەتکارێکی وەکو ڕئیسی لە شاری سنە کە حیتی لە شارەکانیدا قبوڵی بکەن. ئەگەر قبوڵی بکەن مادامێک کە قبوڵ یانگە ڕۆشن بەرەو پیریەوە یانە بڵێنیانداوە بە تەواوی جنایەتەکانی. بەڵێ وایە زۆر سپاس کاک چۆمانی خۆشەویست. حتمما بە دڵنیاییەوە کۆماری ئیسلامی تەرح و پلانی هەیە کەوانی شامدات کە پێشوازی لێکراوە، بەڵام خەڵکی شاری سنە بۆ مێژووە کە لە مقاومەتەتی و هەر لە سەرەتاوە لە بەرام نای بە کۆماری ئیسلامیەوە بە مقاومەتێکی شێلگیری لە دژی کۆماری ئیسلامی شقڵدا بە دڵنیاییەوە نە پێشوازی لێ کات نە پێی خۆشە وەنە ئستقباڵی ژەکات لە ئاوامۆرەیەکی جەنایەتکار بە تایبەتی وەکو ڕەیسی. هیوادارم ئەو خەڵکی خۆمانە خەڵکی ئازادی خواست بوو خەڵکی شۆڕۆژگەری کوردستان ئەدامەکانی ساڵی 67 ڕئیسیان لە بیرەوە نەچێتەوە، ئەدامەکانی ساڵی 98 لە بیرەوە نەچێتەوە. جنایەتکارێکە ڕئیسی بەسەر خەڵکی هەژار و فەقیر و کرێگار و کوردی ئێرانە کردی. هیوادارم ئەو خەڵکەمانیان لە بیرەوە نەچێتەوە کە بە پێشوازی ڕئیسی و سابتی بکەن کە ئێمە ئەومان ناوێت. مەمنونم کە لە بەرنامەکەشتان کە دەنگ ئێمەدا بە بینەرگان گەیان و زۆر سپاس. زۆر سپاس بۆ تۆ کاک چۆمانی خۆشەویست، سپاسەوەی بەشداری بەرنامەکە بۆی کات خۆش. بەڵێ بینەرێکی ترمان لەسەر خەتە. ئەم کاتت باش بینەری خۆشەویست سڵاو لێبێ فەرموو. ئەم کاتتان باش کاکا گوگیان فەرموو. دەستخۆشی بەرنامەکەتان لێ یەکەم و هیوادار مەرسەر کۆتوو بن. زۆر سپاس. کاکی گیان هەروە کە ئاگادارن ئەمی ڕئیسی ئینسانێکی فاسد و جینایەتکار هاتوۆتە خاژی کوردستان و پێی وایە بە چاواشەکاریەکانی دڵی کوردستان دەتوانێت خۆشببین کە بە هاتنی من هاتنی ئەم ئینسانە فاسد و جینایەتکاری کە دەستی بە خوێنی لاوەکانی کوردستان سوور بووە بە شدەت مەحکومەکەم و هیوادارم خەڵکی کوردستانیش بە هیچ شێوەیەک پێشوازی لێ نەکەن و بە نەهاتنە دەر لە ماڵەکانیان ئەم ئینسانە فاسدە محکوم بکەن یا شەرمەزاریەکەن. ئەگەر مەجالتان هەیە لە بەرنامەکەتانە من پێم خۆشە سرودێکتان پێشکەشکەم. سرودمان پێشکەشەکەی کاک ئومیدی خۆشەویست، هەرچەند سەرەتای باسەکەمانە و تەوەرەکە ئەمانەوێت بە شێوازێکی تر، بەڵام دڵن ناشکێنم کاک ئومید ئەگەر بە کورتی یەک دوو بێتێکمان پێشکەشکەی مەمنونە بم. زۆر سپاس. مەمنونم، دەستان خۆش بێ، زۆر سپاس.
ڕاوکاری بەدخۆدی لەگەڵ خوێن ڕێژی خوێن خۆت لێت بەسەر ناسێ دوای ڕۆژتە تاکەی زۆر لێت بەسەر ناسێ دوای ڕۆژتە تاکەی زۆر نفعی مجون بگروتا پیسی و پروپوش اخات لای هوای برزای فری برزای جی چون بژی شرط نوگه سنده بژی دەستخۆشی بەرنامەکەتان یەکەم ئاکوگیان سپاس کاکە ئومیدگیان زۆر سپاس دەستت خۆش بێت بە دڵنیاییەوە جەنایەتکارانی وەک ڕەیسی و هاوپاڵەکانی بەسەریان ناچێ و مێژوو ئەو ڕۆتەی کاچێتە پێش ڕۆژێک لە ڕۆژان یەخەیان نەگرێ و ئەبێ جواب بدەنەوە بەو هەموو جەنایەتی کە کردویانە. زۆر سپاس کاکە ئومیدگیان، کات خۆش. پامێک کاتواڵێ کۆماری زوڵمستەم، کۆماری دژی ژن، کۆماری دژی هاوجنسگەرایی و ترەنس، کۆماری فەقر و فەلاکەت، کۆماری ئیعدام و شکنجە لای خەڵکی کوردستان مەقبول نییە. هەر نوێنەرێکیان بێتە سنە، بێتە سەقەس، بێتە کامیاران، بە دڵنیاییەوە لەلایەن کۆمەڵانی خەڵکەوە پێشوازیان لێ ناکرێت. زۆر سپاس بۆ ئەم بەڕێزە سەمیع، بنای خۆی بنای سەمیع ناساندووە لە بۆکان. بینەرێکی ترمان لە شاری سەقەس نسوێتی ئەمڕۆ ڕەیسی هاتە سەقەس، بەڵام نەک پێشوازی لێ نەکرا، بەڵکو تەنیا ئەوانەی کە نانیان لە گرێوی مانەوەی ئەو دەسەڵاتەیە، تەنیا ئەوانەی کە مزورن و سەر بەو دەسەڵاتن چوون بۆ پێشوازی، تەنانەت بەشێکیش لەوان نەچوون. زۆریان زەختێنا بۆ خەڵک کە هەر لە ڕۆژانی پێشووەوە بە تەهدید و بە هەڕەشە کە خەڵک بچن و فەزایان ئەمنیەتی کردبوو و دەیانویست بە هەر شێوێک بێت فەزای شار ئارام نیشان بدەن. شارەداری کەوتوبە خاوێنکردنەوەی شار و هیچ کات وەکو ئەم ڕۆژانە خزمەت گوزاریەکان وانە بووە، واتە باشتر بووە لەم چەند ڕۆژەیە. ڕەیسی و کاربەدەستانی کۆماری ئیسلامی لە شاری کاحمەحسینی کەریمی جێگایان نییە، ناشتوانین بۆ میوانداری قبوڵیان بکەین. زۆر سپاس بۆ ئەم بەڕێزەمان لە شاری سەقەس. بینەرێکی ترمان هاتووەتە سەر هێڵی تەلەفۆن، ئەگەر ئیجازە بدەن ئەیش بێنمە سەر خەت. ئەم کاتت باش بینەری خۆشەویست، سڵاو لێبێ. خستە نەبی کاک و عەزیز، زۆر سپاس. خستومان مەمنون، سپاس لێوە کە کاکا کۆکیان ئێمە ڕاز ناڕزایەتیەکەین کە ڕەیسی هاتووە بۆ سنە، چۆن ساڵی 67مان لەفتۆ نەچوو بەسەوە چە عەزیزگەلێکی بەدەستی ئەو کوشاوە. ئەسڵەن چۆن بڵێم، ئەسڵەن هیچ کە ڕازی نەبوو بە کە مەسەڵەن شەخسێکە خۆم ئەسڵەن پێم ڕازی نەبوو کە هاتووە بۆ سنە. زۆر سپاس. بەڕێستان لە شاری سنەن ئایا پێشوازی کراوە؟ هەوای فەزای شار چۆن بوو؟ وەڵڵا کاکۆ پێتان بڵێم، من شخصان خۆم لە دۆ ڕۆژە کە هاتووە سەر سنە
اصلا خبرم له هیچ يعني اخبارم گوش کردن هیچ بله استقبال کردی اگه سریک چون پتان بله مثلا سریک هو خویان بو استقبالیان شوكن ولی اصلا اشرافیانی خون که مثلا خانواده کس خوش که املاله اصلا هیچ کس قصیشیان کردو و سوسیانه چون هد که مردمه چون جنایتی سال 67 لفکرو چوبا که اول هواصل اچن بو پیشوازیان که مثلا ابو جل استقبال کرا ولا بسودی قوانا ها پرکیب و مراسم گیرا و اصلا افتزاح ئەبێت هەر کاربەدەستانی خودی خۆیان بن سەرانی یا ئەوانەی کە لە هێزە ئەمنیەتیەکانە مردم گەلێک کە مەسەڵەن بە خاتری چۆن ئەرزکەم سریک بۆ 5 کیلو برنج بۆ هەڵە بێڕۆن بۆ تهدیدیانەکەن هەڵەسن ئەڕۆن بۆ پیشوازیان بۆ ئەم کارگەلە ولا شخصی خۆمان کە ئەسڵا یانی ئەم دوو سێ ڕۆژە هەر لە ماڵ نەچووبینە سەدەرەوە کە بزانێ لە ناو شارە چه ئەمنیەتێکەس بزان چه شلۆقێکەس کێ چووبە بۆ پیشوازی ئەمانە زۆر سپاس دەکەم چۆن جنایەتی ساڵ 67مان هیچ وەک لە فکرۆ ناچێتەوە بۆ کە بنیامێ بێسەواد خەریکە مەملەکەتێک بۆ جۆرە ئەگەڕێت زۆر سپاس دەکەم بینەری خۆشەویست سپاس بۆ معلوماتەکەت دەست خۆش بێت خەستەنەوەن خەستەنەوەی زۆر سپاس بۆ دەستخۆشی بۆ پەیوەندیەکەت بەڵێ ئەم بینەرە عەزیزە پەیوەندی پێوەگرتین و لە حاڵ و هەوای شاری سنا ئاگاداری کردینەوە کە پێشوازی نەکراوە گوایە مەراسمێتێکیان لە ساڵۆنی یا لە وەردەشگای 22 گوڵان بەڕێوە بردووە هەڵپەڕکێ و مەجموعەیەک کاری فەرهەنگی کەلتوری مربوط بە خەڵکی کوردستانیان تیا ئیجرا کردووە هەیش بەشێکە لە فریبکاری هەیش بەشێکە لە ڕیاکاری ئەو خەڵکە نان و ژیان و مەعیشەتیانەوێت مەگەر پێشتر ڕۆحانی کە هات بۆ کوردستان چه بەڵێن هایەکیدا چەندە پرۆژە لە دەستوری کاری دەوڵەتی ڕۆحانیا بوو لە کوردستان چەندە بەڵێنی باشترکردن و ڕیشەکێشکردنی بێکاری و ڕیشەکێشکردنی ئاعتیاد و ڕیشەکێشکردنی ئەو نالەباریانە بوو کە بەسەر خەڵکەوەدای لە زمانی ڕۆحانیمان بیست پێش ئەو مەحموودی نژاد پێش ئەو خاتەمی پێش ئەو ڕەفسەنجانی تەواوی ئەم ڕێیس جمهورانە کە هاتوونەتە سەرکار و سەردانی پارێزگاکان بەتایبەت کوردستانیان کردووە بە ئاوا بەڵێن هایەک هاتوونەتە سەرکار بە ئاوا بەڵێن هایەک هاتوونەتە ناو شارەکانی کوردستان کامی چوەتە بواری جێبەجێکردن ئەگەر ئەوان نەچووە جەنایەتکارێکی وەڕک وەکو ڕئیسیش بە دڵنیایەوە ناچێتە پێش کوردستان ئەو تایبەتمەندیانەی هەیە کە بینەران و ئەوانەی کە دانیشتووی خەڵکی کوردستانن باشتر دەزانن پێشەوە بڵێم کە ڕئیسی بە حکمی جەنایەت عەلەیهی بەشەریەت بە حکمی پێشێلکردنی مافی مرۆڤ بە حکمی دەستی هەبووە لە سەرکوب و سەرکوتی مخالفانی خۆی لەلایەن وڵاتانی غەربی و لەلایەن ئەفکاری عمومی لە ئاسی دنیا ناسراوە حتا تحریم کراوە محاسرەی لەسەرا بەشێکە لەو کەسانەی کە بە بەو حکومە چەندە بەرخوردەکانی ئەوانیش درۆینە و ڕیاکارانەیە بالەجێی خۆی بەڵام شخصێکی ئاوا سەرۆک کۆماری ئێرانەوە هەل لە سەرەتاوە دژایەتیەکی لەلایەن ئەفکاری عمومی لە ئاسی دنیا بەنسبەت ئەوە چونکە ئەی ناسن چونکە دەستی ڕوە چونکە معلومە کە دەستی بە خوێنی مخالفینی سیاسی بە تایبەتی لێران سوورە بینەرێکی ترمان لە شاری سنان نووسراوەیەکی بۆ نردوین ئەڵێت ئەمڕۆ شاری سنا نەک تەنیا ئەمڕۆ بەڵکو ڕۆژانی پێشوو فەزا بە شدەت ملیتاریزە بوو هێزێکی زۆر و زەبەنی کۆماری ئیسلامی ڕژابوونە ناو خیابانەکان هەلیکۆپتەر لە چەند ڕۆژ بەرەو پێشەوە مرەتەب گەشت لێدات بەسەر ئاسمانی سنە و شاخەکانی دەوروبەر ئەوان ئەترسان لە هێزە سیاسیەکان بە تایبەتی لە ئەحزابی کورد کە جێگیر و خۆشەویستن وەک کۆمەڵای لە شاری سنە کە لەم دەرفەتە کەڵک وەرگن و بێنەوە ناوچەکە و نیگەران بوون لەوەی کە لەبوونی هێزی پێشمەرگە لەو ناوچایە
بۆیەکە ئەمایان وەک دەرفەت قۆسەوە و هاتن و ئەوەنەی تر سنەیان نەزامی و ملیتاریزە کرد و چەند ڕۆژێکە بانکێشکردن و بازجوییکردن لە فعالینی پێشووکەیە لە زیندانا بوون یا ئازاد کراون یا سەرشناسن لە شاری سنە دەستی پێکردووە. ئێمەش پێم وایە هاتنی جەنایەتکارێکی وەک ڕەیسی بۆ شاری سنە نەتەنیا دەساوەردی نییە بەڵکو مایەی نەنگە. زۆر سپاس بۆم بینەرەمان لە شاری سنە. ئەگەر ئیجازە بدەن کلیپێک ببینین دێنەوە خزمەتان. ابراهیم رئیسی. سید ابراهیم رئیس ساداتی مشهور به رئیسی، زاده 23 آذر ماه سال 1339 در مشهد، متهم ردیف اول در کشتار و اعدام‌های سال 67، کسی که تقریباً در تمام سالیان عمر حکومت دیکتاتوری جمهوری اسلامی به نوعی با خوشخدمتی‌هایش خود را به حکومت و شخص خامنه‌ای ثابت کرده است. بارزترین نمونه آن کمک و دخالت مستقیم وی در اعدام‌های زندانیان سیاسی سال 1367 است که همچون لکه ننگی همواره بر دامن وی و جمهوری اسلامی خواهد ماند. رئیسی همواره در هر سمتی که بوده، حتی زمان طولیت آستان قدس رضوی، به نوعی از قضاوت دور نبوده و همواره به عنوان یکی از عوامل صادرکننده فرمان کشتار و ارعاب در دستگاه به اصطلاح قضایی جمهوری اسلامی فعال بوده است. شاید اگر از نظر گذر زمان عضویت در هیئت مرگ در کشتار بیرحمانه زندانیان سیاسی سال 1367 را فاکتور بگیریم، ریاست دستگاه به اصطلاح قضایی جمهوری اسلامی در زمان اعتراضات مردمی آبان ماه 98 برجسته ترین مورد کارنامه ننگین رئیسی باشد. اما نقش رئیسی در اعدام‌های معترضان سال 88 نیز پررنگ است. برای نمونه 2 جوان به نام‌های آرش رحمانی پور و محمد رضا علی زمانی به اتهام برنامه‌ریزی برای اقدامات مسلحانه در بهمن ماه 88 اعدام شدند. این 2 نفر قبل از انتخابات دستگیر شده بودند، اما ابراهیم رئیسی بعد از اعدامشان گفت که آنها قطعاً در جریان آشوب‌های اخیر دستگیر شده‌اند. مهمترین پرونده دوره رهبری خمینی که نام آقای رئیسی در آن مطرح شده، ماجرای اعدام‌های تابستان 1367 به دستور رهبر وقت بوده که از 19 مرداد ماه 1395 و در پی انتشار فایل صوتی اظهارات منتظری از سوی فرزندش احمد منتظری مورد توجه بیشتر افکار عمومی قرار گرفته است. در این فایل منتظری از اعدام ناگهانی چند هزار نفر که پیشتر در دادگاه‌های جمهوری اسلامی به زندان محکوم شده بودند به شدت انتقاد می‌کند و مخاطب انتقادات او حسین علی نیری حاکم شرع وقت، مرتضی اشراقی دادستان وقت، ابراهیم رئیسی معاون وقت دادستان و مصطفی پور محمدی نماینده وقت وزارت اطلاعات هستند. آقای منتظری به این 4 نفر هشدار می‌دهد: به نظر من بزرگترین جنایت به جمهوری اسلامی شده و در تاریخ ما رو محکوم می‌کنه به دست شما انجام شده و شما رو در آینده جزء جنایتکاران تو تاریخ می‌نویسند. کشتن و اعدام همواره قسمت اعظم کارنامه ننگین رئیسی بوده است. اعدام نوید افکاری، روح الله زم و بسیاری دیگر به بهانه‌هایی همچون اقدام علیه امنیت ملی، محاربه و دیگر موارد مشابه آن چیزی است که رئیسی را واجد صلاحیت نشستن بر صندلی ریاست جمهوری اسلامی کرده است. بەڵێ بینەرانی خۆشەویست، بینەرێکمان لە شاری سەقەس پەیامێکی نردووە، دەڵێ زۆر داوای لێبوردنەکەم حەزمە کرد بە هاتمایەتە سەر هێڵی تەلەفۆن و بەدەنگی خۆم هەڵهەوای ئێستەی سەقز و ڕق و بێزاری خەڵکی شاری سەقەس لەدەست ئەو هەموو درۆیە و فری و کاریانەی
ڕئیسی و باقی کاربەدەستانی کۆماری ئیسلامیم بۆ گێڕانایەوە، بەڵام بە کورتی بە نامەیەک بۆتان دەنووسم. وسێتی کە ئەمڕ ئەگەر کاربەدەستانی کۆماری ئیسلامی لە 2-3 ڕۆژ لەوە پێشەوە فەزای شاریان ئاوا میلیتاریزە نەکردایەوە، بڵاویان نەکردایەوە کە ڕئیسی دێ و ئەو هەمووە جاڕ و جەنجاڵیان لە دەوری دروست نەکردایە، بێگومان خەڵک زۆر کەس نەیدەزانی کە چی ڕوویداوە. دوای ئەوەشی کە بیستیان هاتووە، خەڵک زیاتر لە ماڵی خۆیان دانیشتن و هیچ کەس بێجگە لەوانەی کە سەر بە خودی دەسەڵاتن و لە هێزە ئەمنیەکانن نەچوونە پێشوازی. زۆر بەعجەلە هات و گەڕاوە لە ساڵۆنێکی بچووک لە شاری سەقز، تەنیا توانی چاوپێکەوتم کە لەگەڵ ئەوانەی کە گیرەخۆری خۆیانن. بۆیە شاری سەقز نەک جێگای ڕئیسی بەڵکو هیچ کام لە کاربەدەستانی سەرانی کۆماری ئیسلامی نییە و زۆر کە من ئەو کەسانەی لە شاری سەقز دڵخۆشن یا فریوی ئەو ڕیاکاریانە و ئەو درۆیانەی ڕئیسی و ڕئیسیەکان دەخۆن. خۆشەویستی خۆتان، سەقز. زۆر سپاس. سپاس دەکەم بۆم بینەرە خۆشەویستە لە شاری سەقز. بینەرێکی ترمان نێنووسیوە لە کوێوەیە کێیە، بەڵام پامێکی ناردەوە. نووسێتی ئیسلام لە بەرنامە جوانەکەتان. سەفەری ڕئیسی بۆ کوردستان بۆ ئینسانە باشەرەف و باشەخسیەتەکان نابێت. ئێمە لە بیرمان نەچووەتەوە قەتڵەکانی 67 ئەچن پێشوازی یەکێک لە چڵکاوخۆرەکانی خۆیان و خەڵکی شاری سنە یادی کاکشوان و کاکشۆکێ و کاخوسرەوی ڕەشیدیان و کاکتۆفیقی ئەلیاسی یادی ئەوان ئەەکەینەوە. ناچینە پێشوازی لەو جەنایەتکارانە. بژی کاکفوات، بژی ڕێبازی کاکسدیق، بژی ڕێبازی دکتۆر جەعفەر و ئەوانن ڕێبەری ئێمە نەک ڕئیسی. زۆر سپاس بۆ ئەم بینەرە. بینەرێکی ترمان لە شاری سنە بە فارسی بۆی نردوین، من هەوڵە دەم ئاوا بیکەمەوە بە کوردی. توێتی سڵاو و ماندوو نەبن. هاوڕێ خۆشەویست، ئەمڕۆ جارێکی تر خەڵکی کوردستان وەڵامی نا بە کۆماری ئیسلامی و مردن بۆ کۆماری ئیسلامی بە پێشوازی نەکردنی خەڵکی کوردستان لە ڕئیسیان دووبارە کردەوە. کەسانێک کە بە پێشوازی ڕئیسی جەلاد ڕۆشتن، کەسانێکە لە جنسی خۆیان بوون، لە جنسی حکوومەت بوون، هەرچەند ئەوان بە هەموو توانایی خۆیانەوە تەنانەت لە دێهاتەکانی دەوروبەریشەوە بەسیجەکان و کەسانی وابەستە بە دەسەڵات و گیرەخۆرەکانیان گروه و تاقم بە مینوبوس بۆ سنەهێنا، بەڵام هێشتا نەیانتوانی ئەو نەخشەی کە هەیان بوو بیبەنە پێش. تەنانەت خودی ڕئیسی ئەزانێت کە لە ناو خەڵکی کوردستان جێگای نییە. معمولاً هەر جەنایەتکارێک دێتە سەرکار زۆر زوو دێ بۆ کوردستان، تا نیشان بات کە خەڵکی کوردستان لەگەڵ جمهوری جنایەتکارن. بەڵام ڕئیسی جەلاد دوای ئەوەی کە فقط چەند ئوستانی ماوە بۆ کوردستان هات. لە فەیسبووکی شۆ چەند پەیاممان بۆ هاتووە هاوڕێ سیروسی نەوەڕە و کاکسەلاحی کەماڵی، ئەوانەی شەڕق و بێزاری خۆیان دەربڕیەوە بەرامبەر بە کۆماری ئیسلامی. زۆر سپاسیانەکەین بۆ کاکسیروس و کاکسەلاح. سپاس بۆ ئەم بینەرەش کە ئەمڕۆ معلوماتی دا. ئەڵێ گوایە لە شاری سنە تاقم و گرو لە دێهاتەکانەوە بە مینوبوس خەڵکیان هێناوە، لە ئەوانش لە جنسی خۆیان و بەسیجیەکان و ئەفرادی وابەستە بە خۆیان و هێزانیەکان بوون، هێناویان و نمایشێکی درۆینیان پێداون. قسەیەکی کرد، نوکتەیەکی گێڕاوە کە گوایە هەرکەس سەرۆک کۆمارێک دێتە سەرکار لە ئەولەویەتی کاریایەتی کە سەرەتا بچێت بۆ کوردستان و نیشانی بدات لەو جۆغرافیا کە بەناوبانگە بۆی کە دژی دەسەڵاتی کۆماری ئیسلامیە، ئەم یا ئەو ڕێی جمهور چەندێک خۆشەویستە. ڕێک وایە ڕئیسی ویستی لە 2 مانگ دوای بوونی بە سەرۆک کۆماری ئێران
لێ مێهرمانکی ساڵی 1400 بێت سەردانی کوردستانکە دوای خست دوایویستی لە گوڵانی 1400 3 مانگ لەوە پێش بێت هەر دوای خست زۆر باسەوە کراکە بە هۆکاری تەکنیکی و بە هۆی هەبوونی بازە کێشەهایەک تا ئیسە سەردانی نەکردووە بەڵام لە ڕاستیدا ئەوەیە کە پلانەکان و بەرنامەکان بۆ ئەوەی بۆ مەبەستەی کە خۆیان ئەوێت ئەیانەویست لە کوردستان نوێنەرەکانیان وەک ئوستانداری و ئیمام جمعەکان نایانەتوانی بیبەنە پێش نایانەتوانی فەزایەک دروستکن کە تایە خەڵک پێشوازیان لێ بکات تا ئێستش موفق نەبوون بە ناچار دوای لە 27مین سەفەری خۆیان بە قوڵی ئەم بینەرە ئاڵێت کە 3 ئوستان ماوە بچێ سەردانی بکات کوردستان بەرعکسی جارەکانی پێشوو کەوتە ئاخرینەکانی کۆماری ئیسلامی لە کوردستانە جێگەی نییە کۆماری ئیسلامی و ڕئیسی کۆماری جەنایەتەکان و بمبارانی شارەکانی کوردستانن لە سەرەتای هاتنە سەرکاری کۆماری قارنێ و قەڵاتانە کۆماری ئیعدامەکانی دەیەی 60 لە کوردستان ڕئیسی هاوپیشە و هاوکاری لاجوەردی و جەنایەتکارانی وەخۆیەتی خەڵکی کوردستان ئەم قاتڵانە لەبیر ناکات قاتڵی دوێنێکە ئەمڕۆ هاتووە ئێوێ ئاوەدانی و خۆشی و شادی بێنێ بۆ خەڵکی کوردستان بە دڵنیاییەوە خەڵکی کوردستان ئەوانە فەرامۆش ناکەن تا ئێستاش دوای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی خەڵکی کوردستان جگە لە نەهامەتی عمومی خەڵک لە ئێران و بەتایبەتی کوردستان جگە لە نەهامەتی جگە لە شکنجە و ئیعدام جگە لە نەبوونی هیچ پرۆژەیەکی ئابووری لە کوردستان جگە لە بێکاری جگە لە پەرەسەندنی احتیات لە باقی معزەلە کۆمەڵایەتیەکان چار مەغانێکی بۆ خەڵکی کوردستان هێناوە خەڵکی کوردستان چ دڵخۆشیەکی بەم دەسەڵاتە هەیە کە ئێستێ بچێت پێشوازی لێ بکات هەر دوای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی ببورن ڕئیسی لە ماوەی ئەم 1 ساڵەیە کە هاتووەتە سەرکار تەواوی ئەو بەڵێنانەی کە داوێتی هەمووی بە قەولی کوردیڵێ بۆتە بەڵقی سەر ئاو هیچی نەچوەتە پێش هەل لە قەزیە حەلی بەرجام و وعدە وعیدهایە کە لەسەر ئەو قەزیەدای کە گوایە بە پشتیوانی خامنەیی و باڵی مەحافزەکار و سوپای پاسداران ئەتوانێت مەجموعەیەک ئاوانس بدات بە وڵاتانی غەربی کە بتوانێت بەرجام بە سەرکەوتن بگەێنێت نەیتوانیوە تا ئێستا باشکردنی وەزیەتی اقتصادی و ئابووری لە ئێران ڕۆژ بە ڕۆژ خراپترە بێت ڕۆژ بە ڕۆژ ژیان و گوزەرانی خەڵک و گرانی و تەوەڕۆم دەچێتە پێش ئەمە دەساوردی 1 ساڵی کۆماری ئیسلامی و سەرۆکۆماری ئێستای ئیسلامی ئێرانە و شخصی ڕئیسیە تەنانەت فوتباڵیستێکی وەک گوریای غەفوری کە دەنگی خۆی خاتە پاڵدەنگی خەڵک و لە گۆشەیەک لە دوای مسابقەیەک کە تاوا بێت هاودڵ دەردی ئەکات لەگەڵ ئازارەکانی ئەو خەڵکە چه بەڵایەکیان بەسەرهێناوە لە وەرزش دەخاڵەتەکەن لە فەرهەنگ دەخاڵەتەکەن لە کەلتورا دەخاڵەتەکەن زیندانێکی گەورەیان بە ناوی ئێران دروست کردووە بۆ ژنان و ئەمانەش سەرکوبی ئەقەلیەتای میلی مەسەبی تەواوی ئەوانەی کە لە ئێرانن بە شێوەیەک دەگەرەندیشن هەمووی لە ماوەی دەسەڵاتدارەتی کۆماری ئیسلامی و شخصی ڕئیسیە ڕوویداوە لە ماوەی ئەم 1 ساڵە کە سەرۆ کۆمارە بە دروستکردنی سناریۆ بۆ هەڵسوڕاوانی معلمین بەدانی تۆمەتای ئەمنیەتی لەوان بە بازداشت و بەدواداچوونی باقی هەڵسوڕاوانی کرێکاری و بواری ژنان و بوارەکانی جۆرا و جۆر ئەمە هەمووی دەساوردی دوای ڕئیسیە کەسێک ئاوا بۆ پیشینەوە کەسێکی ئاوا بێسەوات بەو سابقەوە کە تەنیا خوێنی لێ ئەبارێت هەموو وجودی جەنایەت و قەتڵ و وەحشەت و شکنجە و ئیعدامە چۆن دەتوانێت بێتە فریوی خۆشەویستی خەڵک و درۆکانی خەڵکی پێفری بدا بینەرێکمان لە شاری سنە وسیوێتی ڕئیسی هات بۆ سنە
هەتا ئێستاش من ئاگادار نەبووم، نازانم هات بۆ کوێ و چی وتووە و چی. فەزای شار تۆزێک ئەمنیەتی بوو، بۆم پرسیار بوو چ باسە. دواییە بیستم کە سەرۆک کۆمار هاتووە. ئەم سەرۆک کۆمارە جەنایەتکارە سنەشمان بۆ بکات بە پاریس خۆشەویست نابێت. ئەو دەستی بە خوێنی برای من سوورە. ئێمە نەفەرامۆشکارین و نەفەرامۆشیشی دەکەین. جەنایەتکاری ئاوا ئێستا بە حوکمی دەسەڵات ڕێگەی سنەی هەیە. هینا ڕۆژێک ئاوا جەنایەتکارە هایەک بە حوکمی ئەعدامی براکەی من و باقی گەنج و لاوەکانی کوردستان دەبێ بچنە پای مێزی محاکمە، نە کورسی دەسەڵات. بینەرێکتان لە شاری سنە. هەر لە شاری سنە پامێکی ترمان بۆ هاتووە. نازانم ئێستا ڕئیسی لەکوێیە، بەڵام ئێوارە لە سعاتی 6 بیستم کە لە ساڵۆنی 22 گوڵانە. ڕئیسی ببورن ئوستاندار بۆ ڕئیسی مەجموعەیەک بەرنامەی چنیوە، گوایە هەڵپەڕکێ و شادیشی تیا بووە. ئەمە حرەکەتێکی فریوکارانە و ڕیاکارانی ئوستاندارە. ئەویش باشە زانێت کە خەڵکی کوردستان نە ڕئیسی و نە ئوستاندار و نەباقی کاربەدەستانی کۆماری ئیسلامی لە کوردستان پێقەبوڵ ناکرێ و خۆشیان ناون. ئارێز لە شاری سنە دووبارە بسوێتی کە کۆماری ئیسلامی ناتوانێت جێگای خۆی لە دڵی کۆمەڵانی خەڵکی کوردستان و بە تایبەت شاری سنە بکاتەوە. مەرگ و نەمان بۆ کۆماری ئیسلامی. بینەرێکی ترمان پەیام زۆر بۆم هاتووە. بەشێکی لە پەیامەکان ڕق و بێزاریە بەرامبەر بە کۆماری ئیسلامی و داوایان کردووە کە هەرحاڵ قسە بکەین. لە بازە ئەدەبیاتایەکی ئیسفادەی کردووە کە من حەز ناکەم لێرە تکراریکەمەوە، بەڵام بە دڵنیاییەوە ئەوەش نیشانەی بێزاری و تووڕەبوونی خەڵکە بەرامبەر بە ڕئیسی جەنایەتکار. بینەرێکمان لەسەر خەتەم. کاتت باش بینەری خۆشەویست، فەرمە. سلام کاکا، کۆماندوو نەبن. سڵاو سەرچاوم. دەستخۆشیتان لە یەکەم بۆ بەرنامەکەتان. سلااوم هەیە بۆ ئێوە و ئازیزان. خۆشحاڵم کە توانین بەشداری کەم لە بەرنامەکەتان. من لە شاری سەقزەوە پەیوەندیتان لەگەڵ دەگرم. لە ڕاستیدا هاتنی ڕئیسی بۆ کوردستان تەنیا و تەنیا یەک هۆکاری هەیە لە ئێستادا کە ئەویش دڵەڕاوکێ و نیگەرانی کاربەدەستانی کۆماری ئیسلامی لە تووڕەی خەڵک لەم حکوومەتەیە. بۆیە دەیانەوێت بەم نمایشانە کەمێک لە تووڕەی خەڵک کەم بکەنەوە، بەڵام بە دڵنیایەوە خەڵکی ئێمە ئەو نە ئاگاه و پێشۆ هەن کە بەم نمایش و فیلمانەی حکوومەت پری و نەخۆن. دەست خۆشیتان لە یەکەم بۆ بەرنامەکەتان بە سپاسەوە. دەستان خۆش بێت. زۆر سپاس خانم گیان، زۆر سپاس بۆ پەیامە جوانەکەت. دەستی تۆش خۆش بێ و کات خۆش. دەست خۆش کات. بینەرێکی خۆشەویست وێنەیەکی هاوڕێی گیانبەخکردوو دکتۆر فەتحوڵڵای لوتفوڵڵاینجادی بۆ ناردوین. زۆر سپاسی یەکەم. پەیامەکەشی ئەوەیە ئەڵێت سنە شاری ئەوانە، سنە شاری ئەو هاوڕێیانەیە کە لە پێناو ئینسانیەت و دابینکردنی ژیانێکی باشتر گیانیان بەخ کردووە. سنە جێگای جەنایەتکارانی کۆماری ئیسلامی نییە. ڕئیسی و هەموو کاربەدەستانی کۆماری ئیسلامی ڕۆژێک ئەبێت کوردستان جێبێڵن و بچن بۆ ئەو شوێنەی ببورن نێردەخە بچنە ئەو شوێنەی کە جێگایان ئەبێتەوە. کوردستان جێگای ڕۆشنبیرانە، جێگای کۆمونیستەکانە. کوردستان جێگای جەهل و خورافە نییە. زۆر سپاس.
زۆر سپاس. بازە کەلیماتێکی تیا من مەجبورم تێپەڕێنم چونکە بازێکیان شیاوی بڵاوکردنەوە نین بەڕاستی. ڕەیسی زاوای ئەحمەی عەلەم الهودایە. ئەحمەی عەلەم الهودا ئیمام جومعەی مەشهەد. ئەمەش بەشێک لە بیوگرافیەتی کە هەر ئێستا بەذهنما هات پێتان بڵێم. عەلەم الهودا قسەکانی وتەکانی بۆچوونەکانی بەتایبەت لە بواری فەرهەنگی و بە تایبەتی لەسەر مەسەلەی ژنان بۆ هەموو کەسێک ڕۆن و ئاشکرایە. ڕەیسی زۆر جار ئەوی بە ئولگوو و بە مامۆستای خۆی پێناسە کردووە. زۆر جار باسی لەوە کردووە کە بەشێک لە بینشی ئەو لە جۆری فکری ئەو هینی عەلەم الهودای خەزوریەتی. بە هەر حاڵ ئەو وستم وەکو معلوماتێک بێڵێم کە ئەگەر مامۆستایەک عەلەم الهودا بێ، ئەگەر ئولگوو هێمایەک ئیمام جمعە و نوێنەری خامنەی لە مەشهەد ئەحمەدی عەلەم الهودا بێت، خۆی چی بێت؟ لە ماوەی ئەم یەک ساڵە لە دەسەڵاتداریەتی ڕەیسی لە ئێران ئاعترازاتێکی وەسیعی جەماوەری لە خانە نشینکراوەکان، لە مامۆستایان، لە پەرستاران بەڕێوە چووە و بە عموم باس لە ژیانی خراپ و گوزەران و مەعیشەتێکی خراپی ڕۆژانەی خۆیانەکەن، باس لە بردنە سەرەوەی حەقدەستەکانەکەن. نگەرانن لەو تەوەڕوومەی کە ئێستا لە ئێرانە هەیە، لەو گرانیەی کە ڕۆژانە لە ئێرانە چێتە پێش. ئەو زۆر باشە، حتمما ئێستا خوێنمەوە پەیامەکە. زۆر سپاس. لەو وەزعیەتەی کە ئێستا هەیەی، جوابی ڕەیسی بەمە چ بووە؟ وەڵامی ڕەیسی بەم داخوازیانە چی بووە؟ گرتنی مامۆستایان و دروستکردنی سناریۆ بۆ ئەوان و لە زیندانکردنیان و مەمنوع لە ملاقاتکردنیان و بەبێ ئەوەی کە ئیجازە بدەن تەنانەت بنەماڵەکانی خۆشیان ببینن. جوابی ڕەیسی بە خانە نشینەکراوەکان و بانشەسەکان چی بووە؟ جوابی ڕێسی بەو هەمووە ئاعتراض و ناڕەزایەتی جەماوەریەت چی بووە؟ کام پرۆژێ ئاوەدانی لەژێر چوارچێوەی دەسەڵاتێکی ئاوایە دەتوانێت لە کام نوقتەی ئێرانە جێبەجێ بکرێت؟ ئەمانە هەمووی ڕیاکاری و درۆ و دەلەسەری کۆماری ئیسلامین بۆ درێژە پێدان بە دەسەڵاتێک. تەنیا فریوکاری و ڕیاکاریە و هەروەکو ئەو بینەرانەشمان بە دروست ئاماژەیان پێدا ناتوانن خەڵکی پێفریو بدەن و خۆڵ بکەنە چاوی خەڵک. بینەرێکمان لە شاری مەهاباد پێش لەوەی کە ڕەیسی بێت بۆ کوردستان، هات بۆ مەهاباد و میاندوا و چەند شاری تری کوردستانی. قەراروا بوو دوای ئەمە بچێت بۆ کوردستان لە ئوردیبێهشتی ئەم ساڵدا، بەڵام نەیوێرا، چونکە لەو سەر و بەندەیە بوو کە مامۆستایان ڕۆژانە ناڕەزایەتیان دەڕبڕی و خۆپیشاندان بوو. ئەگەر نەهات نەچوو بۆ کوردستان، هۆکارەکەی ئەوە بوو و هەر زۆر بە پەلەش لە مەهاباد و شارەکانی شاری میاندوا و دەوروبەری کشایەوە و ڕۆشتەوە بە تاران. ڕەیسی ناتوانێت کەسێکی خۆشناو بێت، ڕەیسی ناتوانێت خۆی خۆشناو کات لە ناو خەڵکی کوردستان. ڕەیسی لە ڕوانگەی ئێمەوە هەر ئەو جەنایەتکارانەی دەهەی 60 مستەفای پور محەممەدیە، لاجوەردیە و باقی جەنایەتکارانی تر کە دەستیان بە خوێنی خەڵک سوورە. مەرگ و نەمان بۆ کۆماری ئیسلامی و بژی جوڵانەوەی خەڵکی کوردستان. زۆر سپاس بۆ بینەرە.
بینەرێکمان لە شاری سنە پەیامی نادەوە نووسێتی ئەمڕۆ سوپای پاساران خۆی لە قوروەوە خەڵکی بە ماشین بردووە بۆ ساڵۆنی بیسودی گوڵان بۆ ئەوەی نیشان بدەن کە شلوقە. ئەمەم بە چاوی خۆم بینیوە. زۆر سپاس بۆم بینەرەش، سپاس بۆ پەیامەکانیشتان. کاتمان زۆر نەماوە، بەڵام ئەوەندە بڵێم کە ڕئیسی دوای هەتمە سەرکاری و دەست بەکاربوونی قەراروا بوو وەزیەتی ژیان و گوزەرانی خەڵک باشکات. قەراروا بوو مەسەلەی بەرجامەوانی کە باسم کرد. قەراروا بوو سیاسەتەکانی درەوەی وڵات بەتایبەت لەگەڵ دراوسەکانی خۆی دۆستانە بکاتەوە. قەراروا بوو کۆماری ئیسلامی لە ئینزوا دەربێنێت. قەراروا بوو نان بە سفرەی خەڵک ئیزافەکات. بۆ یەکە لە سەرەتای پێکهێنانی دەوڵەت خۆی پێوا بوو لە نوخبەگان و لە کەسانی شیاوی ئەو پۆسە ئیسفادەی کردووە. لە سەرەتاوە دەسەڵات پێوا بوو بە یەک دەستکردنەوەی ئەم سێقووەیە بتوانێت هەروەکو لە سەرەتاوە باسم کرد ئەوانەی کە خۆیان سەر بە وەلایەتی فەقیه و شەخسی یەکەمی وڵاتە خامنەیە دەزانی بەوە دەتوانن خۆیان لە قەیران دەرباسکەن. بەڵام دوای ناکارانەی و دەسەڵاتە لە پێشیانە عەبدولمالکی وەزیری کار و ڕفای اجتماعی دوای ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ئەو هەموو اعتراضەی کە بەتایبەت لە خانەنشین کراوەکان و بانشەسەکان ڕوبەڕوو بوو ناچار بە ئیستعفا بوو. نوێنەرانی مەجلس کە خۆیان بەشێک بوون لە جەناحی سەر بە ڕئیسی و پێشوازیانە کرد و پشتیوانیانە کرد لە دەست بەکاربوونی سەرۆک کۆماری ڕئیسی لە ئێران، ئێستا بوونەتە دژی و داوای دەست لە کارکێشانەوەی تیعدارێکی تر لە وەزیرەکانەکەن. بۆیە دەسەڵات یەکدەست نەبووە. دەسەڵات خۆی لەگەڵ مەترسیەی دەزانێت. مەترسی ئەوەی هەیە کە دەزانێت و لە داهاتووە ڕوو لە ڕووخانە. ئەم دەسەڵاتە ئاوا ناتوانێت درێژە بە حاکمیەتی خۆی بدات. لە نەهایەتە دەتوانێت بەم نوع فریکاریانە، بەم نوع چوونە ناو خەڵکە، بەم نوع سەردانانە بۆ فترەیەک درێژە بە دەسەڵاتی خۆی بدات. بەڵام لە نەهایەتە کۆماری ئیسلامی و دەسەڵاتەکەی ڕئیسی و هەموو کاربەدەستەکانی دەبێت ڕۆژێک لە دەسەڵات بێنە خوارێ و کۆمەڵانی خەڵک دەسەڵات بەدەستەوە بگرن و ژیانێکی باشتر ئەوەی کە شیاوی خۆیانە بۆیان دابین بکرێ. ئێمە جارێکی تر سپاسی خەڵکی خۆشەویستی کوردستان بەتایبەت شاری سنە و سەقز دەکەین کە ئەمڕۆ بەنەچوون بۆ پێشوازی لە ڕئیسی و بە جوابێکی نە بە ئوستاندارەکان و ئیمام جمعەکان کە لە ماوەی ئەم چەند ڕۆژەیە داخوازی ئەوەیانە کرد کە بەرەو پیری ڕئیسی بشن، سپاسیانەکەین. هەر ئەوەمان لێ ڕابینین ئەوەی کە ئێوە پەرامۆشی ناکەن ئێمەش بە دڵنیاییەوە ئەیبینین لە ئاعترازاتاندا، لە ناڕەزایەتەکانی ڕۆژانەتاندا، لە تەواوی ئەو خۆپیشاندانەی کە لە خۆپیشاندانی مامۆستایان و بانشەستەکان و باقی جوڵانەوەکانی تر ئاعترازاتی ژنان دژ بە نابەرابەرە تاوای ئەوانەمان بینی و ئەمڕۆژ بینیمان کە سنە و سەقز شاری تێکۆشانن، شاری کۆمەڵەن و شاری ڕێبازەکەی کاکفوادن. زۆر سپاسانەکەین. چەند بینەری تر پەیامیان ناردووە کە بەداخەوە بەهۆی نەبوونی کات ناتوانم بیان خوێنمەوە. فقط بە کورتی بڵێم سێ پەیامان لە سنەوە بە هاتووە، دانەیەکیان خۆی بە فریات ناساندووە، دوو پەیامیشمان لە هەر شاری سەقز، یەک پەیامیشمان لە بانەوە بهاتووە. سپاسی هەمووتانەکەین. سپاس بۆ پەیامەکانتان. تا جمعەی داهاتوو بەرنامەیەکی تری ڕاوێژ بژین بە شادی.